بەر لە هەر شتێک پیرۆزبایەکی گەرم لە خاڵکی کوردستان و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش دەکەین بە تایبەتی بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز هیوادارین ئەو ماگە ببیتە مانجی خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان و خۆشگوزەرانی و پێکەوە ژیان و ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان. بێگومان مانجی ڕەمەزان جیاواز لە مانگەکانی دیکە تایبەتمەندی خۆی هەیە. جموجۆڵی گەشتیاری بە شێوەیەکی بەرچاو لەو مانگەدا دابەزین بەخۆ دەبینیت بەهۆی ئەوەی کە خەڵکەکە زیاتر وەکو ڕێز و تەقدیر لەو مانگە لەلایەکی دیکەش هەر لە خۆی ڕاستی مانگەکە پابەندیەکی ئاینیە لەلایەن هەموو خەڵکەوە لە غەیری موسڵمانانیش ئەو پابەندی هەیە و ڕێز لەو مانگە دەگیرێت بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان. لێ تەنها جموجۆڵە گەشتیاریەکان یان جموجۆڵی چالاکیەکان زیاتر دەکەونە دوای بەربانگ کە لەوێوە هەندێک جموجۆڵی گەشتیاری و یان چالاکی گەشتیاری دەست پێ دەکەن. ئەوەی لایمە ڕاستی جێگای کارکردنە و جێگای تێرامانە ئەوەیە کە ئێمە ئاگاداری ناوچە گەشتیارەکانمان کردیە و پابەندین بەوەی کە ڕێزێکی بێپایان ڕێزێکی بێهاوتا لەو مانگە بگیرێت بەوەی کە خواردن و خواردنەوەکان بە شێوەیەکی ئاشکرا لەسەر جادەکان و لەو شوێنانە نەبیت و لە هەمان کاتیش ئەو خزمەت گوزاریانەی کە گەشتیاریان هاوشاریەکیان سەردانیکارێک بۆ ئەو شارە کە پێویستی پێێتی بەرجەستە بیت بەڵام بە ڕێگای خۆی بە ڕێکار و ڕێنمایی تایبەت کە بە تایبەت بە مانجی ڕەمەزان دەردەچن لەلایەن یەکە ئیداریەکانەوە پابەندی پێ بکەن. ئێمەش هاوشێوەی هەموو دام و دەستگاکانی دیکە و هەموو سێکتەرەکانی دیکە و فەرمانکانی دیکەش ئەو ڕێنماییانە دەدەینە ناوچە گەشتیارەکان کە بە شێوەیەکی ڕێکوپێک پێشوازی لە مانجی ڕەمەزان بکەن و پێشوازی لە گەشتیاران بکەن بە پێی ئەو ڕێنماییانەی کە لەلایەن حکوومەتەوە دەرچووە. لەلایەکی دیکە دڵنیایی دەدەینە ئەو خەڵکانی کە سەردانیکار و گەشتیارن کە ناوچە گەشتیاریەکان ئەوانەی کە پێویستن بە تایبەتی ئەوانەی ئەستێرەیان بەرزە لە 5 ئەستێرەکانن یان ئەوانەی لەسەر ڕێگا گشتیەکانن بە شێوەیەکی بەردەوام لە مانجی ڕەمەزان کراوە بن بۆەوەی بتوانن ئەو گەشتیاری و سەردانیکەرانەی کە دێنە ئەو ناوچەیە ئەو خزمەت گوزاریانەی کە پێویستیان پێە بەردەست بیت بە تایبەتی لە کوچای کۆڕک لە بێخاڵ لە کانیماران و لە ناوچەی باڵەکایەتیش بە هەمان شێوە ئەو شوێنانەی کە ناوچەی گەشتیاری بەرچاون ئەو خزمەت گوزاریانەیان ئەو حرەکە گەشتیاری کە پێشتر هەبوو لە مانگەکانی دیکە بە شێوەیەکی ئاسایی لەو ماگەش بەڕێوە دەچیت بەڵام لە چوارچێوەی ئەو ڕێنمایانەی کە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە دەردەچیت. بەنسبەت ئەوەی کە پلان چ بیت ئێمە ڕاستی پێمان وایە شەوانی ڕەمەزان پێویستی بە جموجۆڵ و چالاکی هەیە لەوەی ئەو حاڵەتەی کە لە ڕۆژ لەسەر هەر تاکە کە لەسەر هەر هاوڵاتیەکە لە شەو بتوانانی جۆرەك لە گۆڕانکاری لە ژیانی دروست بکات بەڵام دیسان لە چوارچێ ئەو ڕێنمایە و ڕێزگرتن لە مانجی ڕەمەزان ئێمە چاومان لەوەیە کە سۆرانیش کۆمەڵک چالاکی و کۆمەڵک پرۆژەی تایبەت بەو مناسبانە بەخۆ بگریت بە تایبەتی لەوەی کە هەوڵ بدرێت بازاری هاوچەرخ و یان بازاری کللتوری یان بازاری فرۆشتنی کەلوپەلی کوردەواری خۆماڵی لێرە بە شێوەیەکی بەرچاو بکرێتەوە لەبەر ئەوە یەکێکە لە خواستەکانی گەشتیار و شارێکیش کە بەرەو گەشتیاری دەڕوا پێویستی بەو جۆرە ناوچە گەشتیاری ئەو چاڵاکی گەشتیاریان هەیە. لە هەمان کاتیش بوونی مۆڵی گەورە لە شار ڕاستی پێویستە و لە هەمان کاتیش بە پێی وەرزەکانیش کە ڕەمەزان لە وەرزەکان دەگۆڕێت بە پێی وەرزەکانیش جموجۆلی شەوانەی مانجی ڕەمەزانیش گۆڕانکاری بەسەدادێ. بەڵام خۆشبەختانە لێرەش لە هەندێک لە ناوچەکان چالاکی شەوانە هەیە شەوانی ڕەمەزان بە تایبەتی لە ڕواندز کە بۆتە هۆی ڕاکێشانی گەشتیارێکی زۆر کە ئەو چالاکیانەی کە لە ڕواندز ئەنجام دەدرێن و ساڵانی ڕابردوش بینیمان تەنانەت بتوڵاتیش دەکرێن و چالاکی گەورەش دەکرێن. ئومید دەکەین لە بوارەکانی هونەری وەرزشی لە بوارەکانی تەرفیهی چالاکی زیاتر لەلایەن دام و دەستگاکانی پەیوەنددار لە لاوان و قوتابیان و لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و چاومان لێ ڕاستی ئەوانش هەماهەنگ بن لەگەڵ ئێمە وەکو کەرتی گەشت و گوزار بتوانین بژانەوەیەکی زیاتر
بە کەرتی گەشت و گوزار پیشان بدەین لەو شارەی لە ڕێگای ئەو فەرمانگە ئەو دامودەستگاکانی دیکە.